ئەو ئەزمونەی کە لە باکووری عێراق بنیات نراوە لەبەردەم مەترسیەکی گەورەدایە کە دەرەنجامەکەی زۆر مەترسیدار دەبێت ئەگەر پێداچوونەوە بەو یاسایانەدا نەکرێت بەو حکومەدا نەکرێت کە بەسەر مامۆستایان و ئازادی خوازانی بادیناندا سەپێنراوە. لێرەشەوە پەیامێکی ئاراستەی هەموو خەڵکی کوردستان دەکەین، پێیان دەڵێن هەموو ئەو کەسانی ئێستا لە زیندانەکاندان لە پێناو ئەوەدا لە زینداندان بۆ ئەوەی سپەیەکی تاریکتر چاوەڕێ منداڵەکانی ئەوە نەکات، بەدەلبەرواری لە پێناو سیستەمی پەروەردەی ئەو وڵاتەدا چۆتە زیندانەکە بۆ ئەوەی چیتر مامۆستایان لەسەر شەقامەکان شەقیان تێ هەڵنەدرێت. پەیامێکی تریشمان بۆ هێزە بەناو ئۆپۆزیسیۆنەکانی دوێنەیە کە ئیرادە و هیوای 500,000 کەسیان لە پێناو کۆمەڵێک سیڤیچیدا تەسلیم بە دەسەڵاتی ستەمکاری کوردی کرد. ئەو دەسەڵاتی کە دەی هەوێت خەڵکی کوردستان بەرەو خەڕەندێکی تاریک بەرێت، بەرەو ئەشکەوتێکی تاریک بەرێت کە تەنها گوێ لە خۆیان دەگرن. ئەگەر بە خۆداچوونەوە بە خۆتاندا نەکەن ئەم جارە ناڕەزایەتێکە هەر لە ناو خۆدانیا لەسەر ئاسی دەرەوەشە وەک جارەکەی تر بینیمان چۆن لە هەندێک باردۆخی نێدەوڵەتدا ئێوە گوێتان نەگرت بەرەو چ نسکۆ و کارەساتێکی بردن ئەم جارە بەرەو کۆتاییتان دەبات. ئێمە وەکو کۆمەڵێ مامۆستا و چالاکوان هاتوونەتە سەرجادە لە یەکەم ڕۆژی جەژندا کە ئەمانەی ئەو پەیامە بگەێنین کە ئێمە هاوسۆز و هاوخەمین لەگەڵ ژیراوانی بادیناندا. پێمان وایە ئەو ژیراوانەی بادینان ئەوەی کە بڕیاری لێدراوە بڕیارێکی تەواو حیزبیە، ئەو بڕیارێکی دادگایی نییە و بڕیارێکی وەسەربەخۆ نیە دادگا. بۆیە ئێمە پێمان وایە پشتگیریکردنی ئەوانە ئەرکی هەموو هاوڵاتێکی کوردستانە.